پۆلیسەوە پرسە و سەرخۆشی لە خۆمان و لە کەسوکاری بنەماڵی ئەم دوو شەهیدە فەرماندەیەکەنکەوە دوێنێ شەو لە ناوچەی جەبەلبۆریان لە چیای جەبەلبۆر کەوێتە حیزامی ئەمنی شاری کەرکووکەوە دیارە ئەم هێزانی ئێمە وەکو پۆلیسی ئامادە لە پاراستنی ئەمن و ئاسایشی شاری کەرکووک داین. پاشماوەکانی داعش بە هەڵیان زانی بووکەوە لەو جێگایەدا پەلەماری ئەو دوو سەربازە ئەو دوو فەرماندەیە بکەنکەوە دوێنێکە شەهید بوون مقدەم نەوزاد و ئەم پۆلیسە بەڕێز و تێکۆ شەریکەوە ئێستاکە ئێمە هاتوونە بۆ پرسەکەی هیواداریکەوە خواسەبووری هەموو لایەکمان بداتەوە. ئێمە شۆکوی هێزانیەکان وەک فەرماندەی پۆلیس بەدواچوونەکەین لەسەر تاوانباران ئەوانەی کەوا جورم بەکەن بەرامبەر ئەم گەل و نیشتیمانە بە سزای گەل و نیشتیمانیان نەگەینین. ئەمڕۆکە کێوماڵێکی ناوچەی جەبەلبۆرمان کردووە و بەدواچوونەکەین و لە ئایندێکی نزیکدا نییە تەواوی سەرداوەکانتان بۆ ئاشکراکەین. ئەو ناوچەیەکی کراوەیە لە نێوان هێزەکانی ئێمە و هێزەکانی پێشمەرگەدا هەوڵ دەدەین ئەو ناوچەیە پڕ بکرێتەوە و ئەمن و ئاسایی شاری کەرکووک باشتر بکەین.